سڵاو لە ویدات و تەواوی شەهیدانی ڕێگای نان و ئازادی. ماچی گەل من سەردەشتم، من سۆرانم، من کاوە و بڕیاری جوانم، من ڕێژوانم، من گەرمیانم، من سوورچێوی سەر وەک کێو، من وەداتی بادینانم، من وشیاری مێزەر بە خوێن، شەهیدی ئازادی و نانم، من ئێوەم و ئێوەش گەلێک، من ئاوێنەی نیشتیمانم، ڕێگای ئێوە ڕێگای منە، بۆ دیدارتان لە مەیدانم، ئێوە بوون سەرفرازیە، چی ئازیزترە لە گیانم، دەیبەخشم تا وەکو ئێوە گەلماچ بکاوێنەکانم. ئەگەر ئازیزانم ڕێگە بدەن یەک هۆندراوەی دیکە دەخوێنمەوە، زیاتر لە کاتیان ناگرم. لە سەروبەندی ڕیفراندۆمی درۆینەی بنەماڵەی بارزانی نووسیومە. دەوڵەت نەبن چێ هێندەی ئەوان کوردی کوستووە، بۆ دەوڵەت نەبن چێ هێندەی ئەوان خوێنی لاوانی گەلی ڕشتووە، بۆ دەوڵەت نەبن چێ وەکو ئەوان نامەرد و دزە، بۆ دەوڵەت نەبن چێ وەکو ئەوان بۆ میلەت شێر و بۆ دوژمن کزە. دەیبا دەوڵەت من دوو بنەماڵە زۆری پێ ناچێ، دەوڵەتۆکەیان یا جاشی ئەتراف یاش بەتاڵە.